فەرموو. خۆشەویستی و عشقی کتێب ئەمڕۆ ئێمەی لێرە کۆ کردووەتەوە لە یەکەم ڕۆژی فستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانەی گشتی سلێمانی و کە ئەمەش چوارەم جارە ئەم فستیڤاڵە بەم مەزنیەوە بەڕێوە دەچێت و ساز دەکرێت. ماوەی فستیڤاڵەکە 6 ڕۆژ دەخایەنێت و دەرگای کتێبخانەی گشتی سلێمانی لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا لە کاتژمێردەی بەیانیەوە تاکو حوتی ئێوارە لەسەر هاوڕێیانی کتێب کراوە دەبێت. ئەرکی سپۆنسەری میدیای ئەم فستیڤاڵەش لە ئەستۆی دەستگای میدیای کورتسات دەبێت. لە ئێستادا داواکەین لە بەڕێز بەڕێوەبەری کتێبخانەی گشتی سلێمانی بەڕێز ئالان ڕەوف بۆی کەوتاری خۆیان پێشکەش بکەن. فەرموو کاکالان. بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز پارێزگاری سلێمانی، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڕێز لێپسای مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێزان لێپساوانی حیزبی و حکومی و نوێنەرانی دەستگا و دامەزراوە ڕۆشنبیری و هونەریەکان، میوانانی ئازیز، بە ناوی کتێبخانەی گشتی سلێمانیەوە بەخێراتنتان دەکەین بۆ فێستیڤاڵی هەفتەی چالاکی کتێبخانەکەمان کە بۆ ماوەی 6 ڕۆژ چەندین چالاکی وەک پێشانگای کتێب و شێوەکاری و فۆتۆگراف و ئیشی دەست و نمایشی فیلمی مناڵان و کۆڕی شێعری و سیمینار تێیدا پێشکەشەکرێت. ئەم ساڵیش بە هاوکاری پشتیوانی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوان لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری ئەم هەفتە چالاکی کتێبخانەکەمان کردە دیاری بۆ شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری. بەڕێزان، هەفتەی چالاکیەکانی کتێبخانەکەمان بە بەشداری و هاوکاری دەستگای ناوەندەکانی چاپی بڵاوکردنەوە و ژمارەیەک لە نووسەران و هونەرمەندان هاتوۆتە بەرهەم کە ئێمە سوپاسیان دەکەین بەدەم پێشنیارەکەمانەوە هاتوون. سوپاسی دەستگای میدیایی کورساتیش دەکەین کە سپۆنسەری فستیڤاڵەکەی گرتە ئەستۆی خۆی. هەروە سوپاسی ئیداری هۆتێل ڕامادە و چاپخانەی کارۆ و هەموو ئەو بەڕێزانەکەین کە هاوکار و پشتیوانمان بوون. ئامادەوانی بەڕێز. ڕێگەم دەن سوپاسێکی تایبەت و گەرمی ئەو لێپستاوی هۆ بە و فەرمەبەرانی کتێبخانەکەمان بکەم کە زیاتر لە مانگێکە سەرقاڵی ڕێخستنی کار و چالێژەکانی ئەم هەفتە ڕووناکبیریان. بەڵێ، سوپاس بۆ فەرمانبەرە دڵسۆزەکانی کتێبخانە کە بەبێ ماندوون و بەبێ وەرگرتنی موچەی شایستەی خۆیان دڵسۆزانە تا ئەم ساتە وەختە کار و خزمەت دەکەن. بەداخەوە ئەم ساڵ و ئەمڕۆ لە کاتێکدا ئەم چالەشانە ئەنجامەدەین کە جگە لە نەگەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانی ساڵانی پێشویان موچەی مانگەکانی حەوت و هەشتیشان وەرنەگرتووە. ئەو خەمخۆری و دڵسۆزەی لای فەرمانبەرانی کوردستان بەگشتی و کتێبخانەی گشتی بە تایبەتی هەیە لە هیچ وڵات و لەناو هیچ حکوومەتێکی دنیادا بوونی نییە. لە وڵاتی تر و سیستەمی حکوومەتەکانی دنیادا فەرمانبەر لە دوای کۆتایی هاتنی دەوامی فەرمی خۆی ئامادەنیە خولەکێک بەبێ بەرامبەر بۆ دامەزراوەکەی کار بکات. بەڵام فەرمانبەرانی ئێمە بەبێ وەرگرتنی موچەی شایستی خۆیان لە ڕۆژانی پشودا بە گیرفانی بەتاڵ و چاوەڕوانی گۆد و ئاساوە بۆ وەرگرتنی موچەکانیان دێنە فەرمانگەکەیان و خزمەت دەکەن. ڕوو دەکەمە بەرپرسانی باڵای حکوومەتە و پێیان دەڵێم لە ئاست دڵسۆسی و خەمخۆری و سەبر و تەحەمولی فەرمانبەران و موچەخۆران بێپاک و خەمسار دەبن. ئێمەی بەڕێوەبەرانی فەرمانگەکان دەزانین فەرمانبەران لە چ دۆخێکی سەخت و دژواری لێموچەی و بارگرانی ژیاندان. سەبری ئەیوبی فەرمانبەرانیش سنوور و سات و کاتی تەواوبوونی خۆی هەیە. هیوادارین چیتر فەرمانبەرانی کوردستان لە وەرگرتنی ماف و موچەی شایستی خۆیان بێبەش نەبن. سوپاس. لە ئێستادا داواکەین لە بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر بەوەی کە بەڕێزیشیان بفەرمون وەوتاری خۆیان پێشکەش بکەن. دکتۆر گیان فەرموو. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان، ئامادەکار و ئامادەبوانی خۆشەویست، دۆستانی کتێب، نووسەرانی کتێب، هاوڕێیانی کتێب، بە ناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی و پێزانین و پشتیوانی خۆمان بۆ ئەم فستیڤاڵە هەفتانەیە دەرەبڕین و بڕوامان وایە لە ئێستایە تەواوکەری ڕۆحی لەدبووی ئینسانی کووردە بۆ ئیجارێکی تر مێژوو وەکو ئەوەی ڕوویاوە، نەک وەکو ئەوەی ویستومانە یان نووسیمانە
بخوێنینەوە ئەمڕۆ ئەزمموی کەین و نەخشی ئایندەمانی پێ دیاری بکەین پێ ڕنگ بکەین تا بۆ جارێکی تر نەخشەی وڵاتەکەمان دووچاری لەتکردن و پەرکردن و پارچە پارچەیی نەبێت. من زۆر داوای لێ بردنتان لە یەکەم لە ماوەیەکی کەمی دواکەوتنم کە من هەموو جارێ بۆ هەر کارێک بچم چاوەڕێی دەست پێکردنەکەم نەک چاوەڕێم بکەن، بەڵام ئەمڕۆ لە هەمان کاتە بە ماوەیەکی کەم دیدارێک بۆ بەڕێز دادوەری بەڕێز دادوەری داواکاری گشتی دکتۆر فەرهاد حاتەم حسین هەبوو کە نمایشکردنی کتێبەکانی بوو کە تەواوکەری ئەم کاری ئێوە بوو لە فەرمانگەی داواکاری گشتی و لەو هۆڵەی کە بە ناوی بەڕێزیانەوە نامنراوە. بۆیە دواکەوتنەکەم بەڕاستی هەردیسانەوە لە تەواوکردنی ئەم ڕەوت و کاروانەیە بوو کە ئێوە ئەمڕۆ هەمووتان بە شانازیەوە لە کتێبخانەی گشتی سلێمانی بۆی کۆبوونەتەوە. ئەم کارانە گرنگن، ئێمە پشتیوانین چوەکو پایتەختی ڕۆشنبیری، چوەکو شاری داهێنەری ئەدەب لە یونسکۆ، چوەکو پارێزگای سلێمانی و بە دڵنیاییشەوە برای بەڕێزم کاک حەمەی حەمەسەعی کە ئەمڕۆ لێرەیە و هەموو داوەندەزگاکانی بەڵێ خۆشەویستان ئەمە دەستپێکی فیستیڤالەکە بوو کە بە وتاری بەڕێوەبەری کتێبخانەی گشتی و دوجاریش پارێزگاری سلێمانی کە ئەوەی گوێبیستی بووین بە ئامادەبوونی ئەدیبان و ڕۆشنبیران و بەرپرسانی حکوومەت، ئەوەی کە جەختی لێکرایەوە لەگەڵ هەموو بارودۆخە نەگونجاوەکان و ناهەمواریەکانە کە ئاماژەی پێدرا نەبوونی موچە بۆ کارمەندەکان، بەڵام هەمیشە ئەوان خۆنەویستانە توانیویانە بە شێوەیەکی باش کار لە دام و دەستگاکەیە بکەن و نەیانێشتۆ شوێنەکە بە چۆڵی و بەداخرای بمێنێتەوە. ئێمە دەستخۆشیان لەکەین ماندوو نەبن بە هیوای ئەوەشی کەم فیستیڤاڵە برەوێکی تر بێ بۆی کە جارێکی تر ئەم شارە ناوێکی قورس لەسەر شانمانە کە شاری ڕۆشنبیریە. شاری ڕۆشنبیریش بە کتێبخانە و بە ئەدیبان و بە ڕۆشنبیرانەوە ئەتوانن زیاتر خزمەتی بکەن و لە درێژەی ئەم فیستیڤاڵەدا ئێمە لەگەڵ تانایجگا دەستگای میدیای کورسات سپۆنسەری میدیاییە، بۆیە ئێمە لە بەشێکی ترە ئێستا هاوکارمان ڕۆندمان لەگەڵایە کە لەگەڵ چەند میوانێک کا بتوانن زیاتر گفتوگۆ لەسەر فیستیڤاڵەکە بکەن، ئامادەکاریەکان بکەن. ئێستاش چما لای هاوکارم ڕۆند بۆی کە درێژە زیاتر بە پرۆگرامەکە بات فەرموو. سەرکۆ سڵاو و پەیوەند، سوپاس بۆ هاوکارانم سەرک و پەیوەند لە نێو ستۆدیۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ پرۆگرام بەردەوامی پێین لە فیستیڤاڵی چالاکی هەفتەی کتێبخانە گشتەکانی سلێمانی کە ئەمڕۆ فیستیڤاڵەکە دەکرێتەوە و بە مەبەستی گەڕانەوە بۆ نێو ماڵی پەرتووک و گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکان بە مەبەستی ئاشتکردنەوەی خوێنەر لەگەڵ پەرتووک و بڵاوکراوەکان. ئەمڕۆ فیستیڤاڵێک لە شاری سلێمانی بۆ کتێبخانە گشتەکانی شاری سلێمانی ئەکرێتەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر گرنگی فیستیڤاڵەکە و بۆ ئامادەکاریەکانی فیستیڤاڵەکەەوە بۆ ئەو پێشانگا و سیمینارانی کە لە فیستیڤاڵەکە ئەنجامەدرێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز شاهۆ ئیسماعیل ئەندامی لیژنەی باڵای فیستیڤاڵ. کاک شاهۆ سڵاوت لێ بێم کاتەوە باش. نیتان باش و زۆر سپاس بکەین لێرەوە بۆ دەستگای میدیایی کورسات بۆ بەدەنگەوە هاتنیان بۆ ئەوەی کە هاوکارمان بوو لە سپۆنسەری ئەم فیستیڤاڵی کتێبخانەی گشتی سلێمانی. سوپاس بۆ تو کاک شاهۆ. فیستیڤاڵەکە ئەمڕۆ ئەکرێتەوە. فیستیڤاڵەکە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام بێت و ئەو تەوەرانی کە لە فیستیڤاڵەکە ئەنجامەدرێت ڕۆژانە لە کاتی کردنەوەی فیستیڤاڵەکە تا کاتی داخستنی فیستیڤاڵەکە ڕۆژانە چین ئەگەر بۆمان بەسکیت. بەڵێ هەڵبەتان ڕۆکە ڕۆژی شەمەیە فیستیڤاڵەکەمان دەکرێتەوە لە هۆڵی وتێل ڕامادا و پاش سەعاتێک لێرە و مناسبەتی کردنەوە تەواو دەبێت دەچینە بینای کتێبخانەی گشتی سلێمانی. لەوێ کۆمەڵێک چالاکیمان هەیە ڕۆژانە دەستنیشان و دیاری کراوە لەوەی کە گرنگە 5 پێشانگامان هەیە بەردەوامە لە ڕۆژی شەمەوە هەتاکو ڕۆژی پێنجشەممە کە کۆتا ڕۆژە ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی بۆ کاتژمێر حوتی ئێوارە ئەو پێشانگایانە بەردەوامە بن. لەم فیستیڤاڵەدا ئێمە 5 پێشانگای گرنگمان هەیە کە پێشانگای کتێبە بە شێوەی کاغەزی و پێشانگای کتێبیشمان هەیە بە شێوەی دەنگی کە بەجیا دەکرێتەوە لەگەڵ پێشانگای ئیشی دەست لە شێوەی لەگەڵ پێشانگای فۆتۆگرافی لەگەڵ پێشانگایەکی شێوەکاریبان هەیە ئەمانش لەگەڵ یا هاوکات هەرەکەی لە هۆڵ و جێگە و شوێنی تایبەت هەیە کام پێشانگیانە هەر 5 ڕۆژەکە بەردەوام ببێ لەگەڵ ئەوەی ئەمڕۆ پاش نیۆڕۆ لە هۆڵی لەتیف هەڵمەت لە کتێبخانەی گشتی سلێمانی چەند چالاکێکمان هەیە لەوانە خوێندنەوەی شێعرە لەوانە ڕێزلێنانە بۆ
خانەوادەیە و فەرمانبەرانەی کە ئەو کارمەند و فەرمانبەرانەی لە کتێبخانەی گشتی سلێمانی لە ساڵی 2023ەوە تا کۆمساڵ کۆچی دواییان کردووە کە 13 فەرمانبەرن وەکو ڕێزلێنانێک وەکو وەفایەکی کتێبخانەی گشتی سلێمانی بۆ بنەماڵەکانی ئەوان ئەو بناسبەتەمان هەیە و کۆڕی شێعر خوێندنەوەشمان هەیە لەگەڵیشە بەردەوام مۆزیکمان هەیە لەگەڵ بە شێوەی داتاشۆ ئەرک و کار و چالاکیەکانی کتێبخانەی گشتی سلێمانی پێشکەش دەکرێت ئەمە لەم ڕۆدا لە ڕۆژی بەیانی کە دووەم ڕۆژی فیستیڤاڵەکەمانە بێت تەمان پێشەنگاکان بەردەوامە بێت و سەرلەبانێکی کۆڕێکمان هەیە لەسەر تایبەتە بە بواری کتێب و کتێبخانە و پاش دیۆڕۆکەشی کۆڕمان هەیە کۆڕی شعریمان هەیە ئەوانە لە هۆڵی لەتیف هەڵمەت دەکرێت لەو چالاکیانە و لەگەڵ ئەوەشدا ئێمە نمایشمان هەیە نمایشی کورتە فیلم بۆ مناڵان لە هۆڵی مناڵان لە هۆڵی حەمەی مەلاکەریمە و چالاکیانە ئەنجامەدرێت کە ڕۆژانەش لەگەڵ ئەو فلیمانە پێشکەشەکرێت لەگەڵ ئەوەشە ڕۆژی سێهەم بە هەمان شێوە پێشەنگاکان هەموو هەر پێنج جۆری پێشەنگاکە بەردەوامە بێ و چالاکیمان هەیە هەر لەسەر کتێبخانەکانی کوردستان لە هەرێمی کوردستان لەم ڕۆ دوێنێدا ئەوەشمان هەیە بۆ پاش دیۆڕەکەشی کۆڕی شعرمان هەیە کە ئێواران کۆڕی شعرەکان لە ساعات 5ەوەیە لە هۆڵی لەتیف هەڵمەتە بێ و ڕۆژی سێهەم بە هەمان شێوە کار و چالاکی پێشەنگاکان بەردەوامە بێت و بە کۆڕێکی ڕۆژی سێمە ڕاتەگرم کاکشاو سیمینارێک هەیە لەسەر ئایندەی کتێبخانەکانی هەرێم لە نێوان کێشە و چارەسەردا بۆ مامۆستا شێرزاد زاید ئەگەر زانێریمان بێتە سەبارەت بۆ هەڵبەتە مامۆستا شێرزاد خۆی یەکەم نووسەرە لە بواری کتێبخانە و زانیاریە و خۆشی مامۆستا بووە لە پەیمانگای بەشی کتێبخانە و زانیاری و کاتی خۆشی مامۆستا شێرزاد یەکێک بوو لە دەستەی دامەزرێنەری کۆمەڵی کارمەندانی کتێبخانەکانی کوردستان کەسێکی چالاکە لە بواری کتێبخانە و زانیاری و شارەزایی باشی هەیە لە دەستنیشانکردنی کێشە و کەم و کوڕیەکانی کتێبخانەکانی هەرێم ئەمڕۆ و چۆن چارەسەرکردنی کێشەکانیشی بەو هیوایین وەزارەتی ڕۆشنبیری بتوانێت کتێبخانەکان لەسەر ئاستی بنەمای زانستی و پیشەیی بنیاد بدنێ ئەمە بۆیە و کۆڕانەیەمان بەستۆ بە تایبەتی و دوو کۆڕە لەسەر بابەتی کتێبخانەیە لە ڕۆژی چوارەمە نمایشی فیلمێک دەکرێت سەرباری ئەوەی کە پێشەنگاکە بەردەوامی ئەبێت لەگەڵ پێشەنگاکەیە نمایشی فیلمێکە بێت لە هۆڵی سینەمای مناڵان ئەگەر باسی ئەو فیلمەمان بکەی کە لە ڕۆژی چوارەمە نمایشەکرێت بەڵێ هەڵبەتە ئێمە چەند فیلمێک دەستنیشان کراوە لەلایەن بەشی مناڵانەوە کە ئەو فیلمانە لەو ڕۆژانە نمایشەکرێت ئێمە بەسمان ئەوەیە لەم فیستیڤاڵە هەموو چوین و توێژێک بێتەوە بۆ کتێبخانە بەڕاستی بە بۆنەی ساڵانی پێشوە بۆنەی قەیرانی دارایی بە بۆنەی بوونی ڤایرۆسی کۆرۆناوانە فیستیڤاڵەکان ڕاگیرا بوو نەکرا بوو نەتوانرا ئیمساڵ ئەوەمان کردو بە هەموو چالاکیەکان هەموو تەمەنێکی گرتوتەوە هەموو شێوازێکی گرتوتەوە بۆ ئامانجی کە بتوانین زۆرترین کەس زۆرترین مناڵ زۆرترین خەڵکی لە شاعیر و نووسەر و ئەهلی کتێب و ئەوەی کە بێوێت کتێب بەو شێوەی وەرەقی بەردەستێتی ئەوەی حەزی لە کتێبی دەنگی بێت هەفتا جۆر کتێبی دەنگی بەشدارە لەم پێشەنگایە یعنی ئەو نمایشی فلیمی مناڵانە یا شێ نمایشی فۆتۆگرافیە یا شێوەکاریە یا ئیشی دەست ئەمە بۆ ئەوەیە هەر کەسێک خواست و خولیایەکی هەیە ئێمە بتوانین کۆی کەینەوە لەم ماوە لە هەفتەیە بێتەوە ناو کتێبخانەی گشتی سلێمانی کاشەواتۆنین بڵین کاریگەریە بێت ئەم جۆرە فیستیڤاڵانە بۆ ئاشکردنەوەی خوێنەر بەڕێستان ئەمەژەتان بۆ کرد کە هەموو چین جۆژەکان و هەموو تەمەنەکان لەخۆ ئەگرێت و کار بوو ئەوەکەن کە مناڵانیش بێت لەناو فیستیڤاڵانەوە کاریگەری ئەبێت لەسەر ئاشکردنەوەی خوێنەر هەڵبەتە ئەبێ هەیبێت چکە ئێمە بەڕاستی لە قەیرانی خوێندنەوە یعنی ئەگەر سەیری ئامارەکانی کتێبخانە گشتەکان بکەین بەعام ئاستی خوێنەر لاوازە سەردانکردنی کتێبخانەکان لاوازە ئەم فیستیڤاڵە ڕوتینێکە داتێ بەوانە و من جارێککە جگەل لەوەی کە گڕوتینە بە دەرەوەی کتێبخانە گڕوتینێک شایە بە هێز و توانایی کارمەندەکانمان ئێمە لێرە سوپاسی و کارمەنداناکەم کە بەشدار بوون ئێمە 52 کارمەند لەم فیستیڤاڵا ئیشی کرد بۆ چەندین کارمەندمان هەیە بۆ ماوەیەکی زۆر درێژە هەموو ڕۆژانە لە کتێبخانە تەواجودی بووە یعنی ئەم فیستیڤاڵە بۆتەوە هۆی کە جوڵەیەکی خسۆتە ناو کتێبخانەوە چی لە ڕووی کارمەندەکان چی لە ڕووی دەرەوەی کتێبخانە ئەمە تۆی کەیبینی هێزێک هاتۆتە لە ناو کتێبخانە کە پێشتر ڕۆژانی ئاسایی نەهاتۆ هێزێکی مرۆیی کۆمەڵەکەم چالاکیانە کاریگەری خۆی هەیە مەسەڵەن شێوەکاری مناڵان زیاد لە چەندین مناڵ بیست مناڵ بۆ ماوەی هاین بۆ ماوەی 3-4 مان خەریکی ئیشی شێوەکاری بوون ئەمڕۆ مناڵانە بەرهەمی خۆیان نەبینن
ئەمانە دڵخۆشن بەو بەرهەمانەی کە هەیەە ئەمە بۆ خۆی وایەکە لە ساڵانی ئایندە ئەم مناڵانە و مناڵانی کەش لە خولی هاوێنەی کتێبخانە بەشدار بن و بێنەوە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە لە هەموو کارمەندانی کتێبخانەی گشتی سلێمانی لە ڕۆژی یەکەمە لەمڕۆیە پێشەنگایەکتان هەیە تایبەت بە کتێبی ئۆنلاین ئەگەر باسێکی کتێبی ئۆنلاینمان بۆ بکەیت چۆن گرنگیتان بە ئۆنلاین ناوە وەک دەزانین کە ئێستا زۆرینەی خوێنە ڕووی کردوتە ئۆنلاین بۆ خوێندنەوەی کتێب بۆ خوێندنەوەی گۆڤارەکان هەڵبەتە بە کورتی من نقطە ئاماژەم پێمە بە پێشانگا بە شێوەی کاغەزی وەرەقی هەمانە بە شێوەی ئەوەش ئۆنلاین یا بە شێوەی دەنگی ئەم ئاگۆرای خزمەتێکی باشیان کردووە توانیوانە تاکوی ساچە هەفتا کتێبی جیاواز لە کتێبی بابەتی مناڵان بۆ مێژوو بۆ گەشە پێدانی کەس خوت ئەمانە بابەتە ناوەڕۆکەکانیان جیاوازە و هەفتا کتێبە کاوان لەوێ بەشدارن بۆی کە کەسێک ئەگەر خواستی بەو شێوازی کتێبە بوو مثل لە نەگەرێکێک هەیە خواستی بە کتێبی وەرەقی نیە کتێبی دەنگی دەوێت ئۆنلاین دەوێت دەتوانێت لەوێ دەستی بکەوێت وتوانێت ئەمە ناساندنێکی پرۆژەکەی ئەوانە و ئەمە جۆرێکیشە لە تەواوکاری کاری کتێبخانەی چکە بەداخەوە ئێمە لە کتێبخانەکان کتێبخانەی ئەلکترۆنیمان نیە ئەمە شێوازێکە لە دەروی کتێبخانە ئەم جوهدە هەیە کتێبخانەی گشتی بەشدارە بێلەوەی ئەم جوهدە ئەناسێنێ وتوانێت خەڵکیش بەکاری بێنێ بۆ ئەوی خواستی هەر کەسێک ئەو خواستەی هەبێت بەڕێستان وەکو ئەندامی لیژنەی باڵای فیستیڤاڵ ئەگەر شتێکتان هەبێت لە کۆتاییە بتانێت ئاماژەی پێبن و بانگێشتی هاوڵاتیانی شاری سلێمانی خوێنەران ئەدیبان نووسەران بکەن بۆ فیستیڤاڵەکە ئێمە لێرەوە هیوادارین هەموو کەسانی ڕۆشنبیران و نووسەرانی شاری سلێمانی و دەرەوەی شاری سلێمانیش لە ماوەی هەفتە سەردانی کتێبخانە بکەن خۆیان و ماڵ و مناڵیان چۆن دەچنە مۆڵێک لێرە مناڵەکانیان بێنن بەشی ئەوان چالاکی تیادایە بەشی خۆیان کتێبیان هەیە و ئێمە لێرە زۆر سپاسێ و خانوو ناوەندە بڵاو کراوە ناکەن کە بەشدار بوون لەگەڵمانە بەڕاستی ماندوو بوون لەگەڵمانە ئەوانە زیاد لە هەرچەنە ئێمە داوای لێبوردنەکەین شوێنی کتێبخانەی گشتی هۆڵەکانمان بچووکن هەر بەشداری ئەوەی کردووە کە 16 خانەی بڵاو کراوە بەشدار بن لە پێشانگای کتێبەکە و سپاسیانەکەی و هیوادارین خەڵکەکانمان زیاتر سەردانمان بکەن خێزانەکانمان لەم پشووی هاوینا پێشەوەی قوتابخانەکان بکرێتەوە مناڵەکانیان بێنن بۆ ئێرە بۆ ئەوەی کە جارێکی تر بە ڕوئایەکی تر بچنەوە ناو قوتابخانەکانیان